هەموو هێزە سێکدارەکانی کوردستان هەم پارچەکانی کوردستان چۆن ئەگەر لە کاتی شۆڕش و بەرخودان و ئاوارەبوون هەمویان پەنیان بۆ پارچەکانی تر دەبێت هاوکاری تریان دەکرد دەبوو هێزی پێشمەرگی کوردستانیش بەڕاستی چونکە نە کۆمەلگای نێودەوڵەتی نەهێز وڵاتە زیلێنسکان نەداگیرکەکان ڕحم بێمە ناکەن دەبوو ئەوانیش بە دەرەزیەک شان بەشانی هێزەکانی پاراستنی گەل دفاع نەخا کردووە پەیامی من لێرە ئەوەیە بەڕاستی ئەگەر سەرکردەکانیش ئەگەلایەنە سیاسیەکانی قیادەی هەندێک لە حیزبەکانیش بەرژەوەندیان لە مەدەیە بەڵام ڕۆڵەکانی گەلی کوردناوی پێشمەرگە گرینگە بۆ خزمەتی خاچ کوردستان بەکار بهێنرێ نەک بۆ بەرژەوەندی هەندێک حیزب و سەرکردە و بنەماڵ ئەوانە بەلایانی کەم وەکو کورد دەڵێ ئەگە گوڵیش نەبێت دەرکیش نەبێ زۆر لە قیادەکان و لە خەرشی تڕۆی بەڵام ناوی پێشمەرگە پەیوەندی بە بنەماڵێک و بە حیزبێک و بە سەرکردەیەکەوەی ناوی پێشمەرگە پەیوەندی بە کورد و کوردستانەوە هەیە بۆیە بەڕاستی پێشمەرگە ئەرچی سەرشانیتی ئەو ناوە پیرۆزەی خۆی بپارێزێ کە یعنی پێشمەرگە واتە بەرگریکار لە خاک و نیشتیمان دەبینین بە بەرچاوی هەموو دنیاوە تاکە هێز کە بەرەنگاری ئەو لەشکرکێشی و ئەو هێرشە داگیرکاریەی دەوڵەتی تورک بۆتەوە گەریلایە بەداخەوە ئێمە وەکو کورد ئەرچی سەرشانی هەر هەمووانە نووسەران پێشمەرگەی دێرین پێشمەرگانەی ئێستا کە لە ئەرکدان دەبی پشتگیری لە گەریلا بکەین دارمانگا بەرگریەکی زۆر قارەمانە لە ئاواشی نومەتینە و ئەوانە دەکرێ مایەی خۆشحاڵیە بەرام ئەوە تێری ناکاتن لە هێزی پێشمەرگە دەکەم نەکەونە ناو ئەو لیستک و ئەو پیلانە بۆ ئافرین لە چەند بەرپرسێک هیوادارم هێزی پێشمەرگە ناوی پێشمەرگە لە خۆی حەڵال بکە دەتوانن ئەو شەڕە نەکەن دەتوانن ئێستا کە ڕێگایان لێداوە چوونە بەرز نێزیک بوونەوە لە گەریلا دەتوانن بە هەر شێوازێک ئەوان یارمەتیان بدەن لە ڕووی زانیاری لە ڕووی زۆر شتەوە دەتوان یارمەتیان بدەن مێژوو ڕەحم بە کەس ناکاتن ئەوە شەڕیمان و نەمانە ئەو شەڕەمان و نەمانە تەنها ئێستا گەریلا دەیکا بەداخەوە نەدەبوو گەریلا بە تاق تەنیا بێنینەوە داوا لە هێزی پێشمەرگە دەکەم بە ئەرچی نیشتیمانی و نەتەوەی خۆی ڕابێ مێژوویەکی نوێ بنووسنەوە هاوکاری گەریلا بن ئەو شەڕی براکوژی و کرۆشتنی هێزکی برای خۆیان ڕەتکەنەوە